لە دوای بێهیوابوونی تورکیا لەوەی ویلایەتە یەکگرتووەکان سیستەمی دژە ئاسمانی پێ بفرۆشێت لە ساڵی 2017دا گرێبەستی لەگەڵ رووسیا واژوو کرد بۆ کڕینی سیستەمی دژە ئاسمانی S400 لە کاتێکدا کەمتر لە 2 مانگی تر ئەم سیستەمە لە تورکیادا جێگیر دەکرێت. ویلایەتە یەکگرتووەکان گوشارەکانی بۆ سەر تورکیا چڕ کردوێتەوە بۆ پەشیمانکردنەوە لەو گرێبە استراتیژیە. پنتاگۆن لە نیسانی ڕابردوودا پێداویستیەکانی تایبەت بە فڕۆکەی F-35 بە تورکیا ڕاگرت. نوێترین هەڕەشەی پاتریک شاناهان ئەوەیە ئەگەر تا ڕۆژی سیوێکی تەمووزی ئەمساڵ تورکیا لەو گرێبەستە پەشیمان نەبێتەوە مەشقی فڕۆکەوانە تورکەکان لەسەر فڕۆکەی F-35 ڕادەگرێ و تورکیاش لە پرۆژەکە دوور دەخاتەوە. پسپۆڕانی استراتیژی بەریتانی پێیان وایە 2 هۆکار لە پشتی بڕیاری ئەمریکاوەیە. یەکەم هۆکار تەکنەلۆژیایە کە ئەمریکا دەترسێت ئەم تەکنەلۆژیا پێشکەوتووی F-35 بکەوێتە دەستی هەڵەوە، واتە تورکیا بە هاوپەیمان نازانێت. دووەمیش بەپێی بۆچوونی ئەمریکا دانایی نییە فڕۆکەی تارمایی بداتە تورکیا لە کاتێکدا ناتوانێت گرنگی هاوپەیمانێتی ئەو وڵاتە بکا بۆ کاتێکی درێژخایەن. هاوکات توێژەرانی بازاڕی سەربازی پێیان وایە ئەمریکا هەنگاوی تر دەگرێتە بەر هەر بە نەفرۆشتنی F-35 ناوەستێت، بەڵکو پارچە و پێویستی F-16 و کۆپتەری شینهۆک و بلاکهۆک و US-60 لە تورکیا قەدەغە دەکات. ڕۆژنامەی یەنی شەفەقی تورکی لە ئایاری 2018دا ڕایگەیان کە ڕووسەکان پێشنیازی فڕۆکەی سو-53 نوێ یان سو-57یان داوەتە تورکیا کە دووەمیان بۆ بربەرەکانەی فڕۆکەی F-35 دروست کراوە و بە لووتکەی تەکنەلۆژیای سەربازی رووسیا ناو دەبرێت. بەشێک لە پسپۆڕانی بواری سەربازی ڕای دەگەێنن بە قازانجی تورکیایە کە فڕۆکەی ڕووسی بکڕێت چونکە ئەو وڵاتە هیچ مەرجێک لەسەر تورکیا دانانێت. بەڵام بەشێکی دیکە لە شارەزایانی بازاڕی سەربازی دەڵێن هێزی ئاسمانی تورکیا دەیان ساڵە پشتی بە تەکنەلۆژیای ئەمریکا و هاوپەیمانانی ناتۆ بەستووە بۆیە ئاسان نییە ئەو سیستەمە بگۆڕێت. ئەمریکای ترامپ لەم کۆناغەدا ڕێزی ناتۆ هاوپەیمانەکانی ناگرێت بە تایبەتی تورکیا، بۆیە ئاردوغان ئەم ڕاستیە دەزانێ و نایەوێت لە کاتێکدا چەند کوتلێکی جیانی دروست بن ئەو هەر بینەربێ و خۆی بە ئیرادەی ئەمریکاوە ببەستێتەوە. توێژەری بواری بەرگری تورک جان کەساب ئۆغلۆ دەڵێت رووسیا هاوپەیمانی تورکیا نییە، بەڵام سیاستەکانی ناتۆ کە چەک نافرۆشن بە تورکیا ئەو وڵاتەی ناچار کردووە سیستەمی S-400 لە رووسیا بکڕێت. ناوبراو بڕوای وایە ئەوە گەورەترین هەڵەی خۆرئاوایە بەرامبەر بە وڵاتە. ئۆغلۆ لە درێژەی راپۆرتەکەیدا دەڵێت ڕاوەکارانی سەربازی خۆرئاوا هەڵەی گەورە دەکەن کە پەیوەندی تورکیا بە ناتۆ دەبەستنەوە بە کڕینی چەک و سیاسەتی ڕۆژانەوە، چونکە ڕاستی شتێکی ترە و زۆر جیاوازە لەو سادەکردنەوەیە. جەیمس ماتێسی وەزیری پێشووی بەرگری ئەمریکا پێشتر کۆنگرێسی لەوە ئاگادار کردبەوە لە کاتێکدا کۆمپانیای تەکنەلۆژیەکانی تورکیا بە دروستکردنی 930 پارچەی گرنگی فڕۆکەی F-35 بەشداری لە سەدا 20 بەرهەمێنانی ئەو فڕۆکەیەدا دەکەن. ژیرانە نییە تورکیا لەو پرۆژەیە بکرێتە دەرەوە، چونکە ماوەیەکی لە نێوان ساڵێک تا 18 مانگ دەوێت تا ئەو پارچانە لە کۆمپانیای تر بەرهەم بهێنرێ و بەوەش زیانێکی زۆر بە پرۆژەکە دەگات.